راپۆرتی کۆتایی هەفتەی ڕابردووی نەتەوەی گرتوەکان سەبارەت بە ڕەفتاری چین بەرامبەر موسڵمانانی ئیگۆر درەنگ وەخت بوو، بەڵام قەبارەیەکی گەورە و نوێ بە فشارەکانی سەرپەکەی دەدات. لەمبارەی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی نووسیوێتی راپۆرتە نێونەتەوەیەکە سەلماندنێکی بەهێزی هەڵمەتی چینە بۆ سەر موسڵمانانی شینجیانگ لە کاتێکدا دەیان ساڵە دەسەڵاتدارانی چین ستەمی بەردەوام لە موسڵمانانی وڵاتە دەکەن، بەڵام با پێی راپۆرتی ڕۆژنامە ئەمریکەکە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە دانپێدانانێکی درەنوەختدا دان بەو پێشێلکاریانە دادەنێن. ڕۆژنامەکە ئاماژەی بۆ کردووە پاش بڵاوبوونەوەی چەندین راپۆرتی نێودەوڵەتی لە سەرستەمەکان بەرامبەر گەلی ئیگۆر، چیندانی بەوەدا ناوەکە سەربازگەی لە هەرێمی شینجیانگ دامەزراندووەکە ناوچەی زۆرینە موسڵمانن، لە کاتێکدا پێشتر دەسەڵاتدارانی وڵاتە با شێوەیەکی گەشتی تۆمەتەکانی ڕەت دەکردەوە لەبارەی سەربازگەکانی شەوە حکوومەتی پەکین دەڵێت تەنها بە مەبەستی ڕاهێنانی پیشەیی بەکاردەهێنرێن. ڕۆژنامە ئەمریکەکە دەشڵێت ئەو هاوڵاتیانی ئیگۆر کە دەربازی دەرەوەی چین بوون ئاماژە بەستەمگەلیشی زۆری دەسەڵاتدارانی چین لە گەلەکەیان دەکەن، لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی چین کە سوکار و خزمەکانیان لە ناوخۆدا دەستگیر دەکات و سزای زیندانیکردنی درێژخانیان بەسەردا دەسەپێنێت. هاوکات میدیا و دیبلۆماتکارە دیارەکانیشی بۆ ئیدانەکردن و بە درۆزانینی ئەو لێدوان و دان پێدانانە ئەهان دەدات. با پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان پاش بڵاوبوونەوەی چەندین راپۆرتی دەستگا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئێستا چالاکوانانی مافی مرۆڤی جیهانی و ڕێکخراوە تایبەتمەندەکان زیاتر تیشک دەخەنە سەرپرسی داپڵۆسینی گەلی ئیگۆری موسڵمان لە چین و هەلیەوەش هەیە وەکو پرسێکی گەورە لەلایەن ئەنجومەنی مافی مرۆڤی سەربانەتەوەی گرتوەکان لەم مانگەدا قسەی لەبارەوە بکرێت و شارەکان لەسەر کۆمپانیەکان بکرێت بۆ گواستنەوەی کارەکانیان لە وڵاتە. راپۆرتی نەتەوەی گرتوەکان پشڕاستیە و مامەڵەی دەسەڵاتدارانی چین بەرامبەر موسڵمانانی ئیگۆر کردەوە، هەروەها ئاماژەی بۆش کردووە کە راپۆرتە نێودەوڵەتیەکان فشارێکی زۆریان لەسەر حکوومەتی پەکین دروست کردووە. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بە چەند خولەکێک بەر لە کۆتاییاتنی ماوەی سەرۆکاتی کۆمیسیۆنی مافەکانی مافی مرۆڤی سەر بە نەتەوەی گرتوەکان راپۆرتی خۆی لەبارەی پێشکەشکردنی حکوومەتی چین لە هەرێمی شینجیانگ بەرامبەر بە موسڵمانانی ئیگۆر بڵاو کردەوە و تیایدا پێشێلکاریەکانی با مەترسیدار و نزیک بە تاوانی دژ بە مرۆڤاتی ناو بردووە.